لاو شێخزەنگی بە دوو خاڵەوە نامەیەک بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی دەنێرێت. گروپی فشار لە ناو گۆڕاندا دروست دەکرێت و پێشنیازی ناوی ئەو کەسانە دەکەن کە دەستەی کاتی گۆڕان پێکدێنن. 202 ملیۆن دۆلار داهاتی نەوتی هەرێم زیادی کردووە و لە باتی خۆشبەختی بووە بە نەکبەتی بۆ هاوڵاتیان. ئەدەم بارزانی دەست بە جوڵەی نوێ دەکات و بەتەمای دروستکردنی حیزبێکی نوێیە. سڵاوتان لێبێت لە دیپلۆماتیکەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. لاو شێخزەنگی هاوسەرۆکی یەکێتی دەست بە جوڵەیەکی نوێ دەکات و نامەیەکی دووخاڵی بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی دەنێرێت و نامەکە دووخاڵ لە خۆ دەگرێت. بە گوێرەی زانیاریەکانی دیپلۆماتیک لاو شێخزەنگی لە چەند ڕۆژی داهاتوودا بە فەرمی نامەیەک ئاڕاستەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی دەکات و داوایان لێ دەکات بە سەرپەرشتی هەردوو هاوسەرۆک کۆ ببنەوە. دیپلۆماتیک زانیوێتی لاو شێخزەنگی داوا دەکات کۆبوونەوەکان بۆ دوو پرس بێت کە یەکەمیان پرسی دۆخی ناوخۆی یەکێتی و ئەنجامەکانی هەڵبژاردن بێت. سەبارەت بە پرسی دووهەمیش لاو شێخزەنگی دەیەوێت لە کۆبوونەوەکاندا ڕێو شوێن و بڕیاری پێویست لە ناو یەکێتیدا بدرێت بۆ پرسی گفتوگۆکانی پێکێنانی حکومەت و بەرکەوتەکانی یەکێتی و چۆنیەتی گفتوگۆکان لەگەڵ بەغدادا. دیپلۆماتیک ئەوەشی زانیوە لە ئێستادا لەلایەن بازنەی یەکەمی نزیک لە خۆیەوە فشارەکان توند بوونەتەوە و جاوای هەڵوێستی لێ دەکەن و دەڵێن ناکرێت چیتی دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت. گروپی فشار لە گۆڕاندا دروست دەکرێت و ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی خۆی دەکات بۆ دیاریکردنی ئەو کەسانەی سەرکردایەتی کاتی گۆڕان بکەن. دیپلۆماتیک زانیوێتی ئەمڕۆ ژمارەیەک لە هەڵسووڕاوانی گۆڕان کۆ دەبنەوە و پلانیەوە دادەنێن کە کێش سەرکردایەتی کاتی بزوتنەوەکە بکات تاکو هەڵبژاردنەوەی ڕێکخەر و ئەنجامانی خانی ڕاپەڕاندنی بزوتنەوەکە. یەکێک لەو کەسانەی بەشداری کۆبوونەوەکە دەکات بە دیپلۆماتیکی وت لەو کۆبوونەوەیەدا ناوی ئەو کەسانە دیاری دەکرێت کە گونجاون بۆ ئەوەی سەرکردایەتی کاتی بزوتنەوەکە بکەن کە لە ناویاندا خەڵکانێک دەبێت کە ئێستا لە ناو بزوتنەوەکەن و کەسانێکیشن کە لە دەرەوەی بزوتنەوەکەن و لە ڕابردوودا نیگەران بوون و لە گۆڕان دوور کەوتونەتەوە. دوای ئەم شکستە قورسەی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا ڕوبەڕووی بزوتنەوەی گۆڕان بوویەوە هەفتەی ڕابردوو ڕێکخەر و ئەندامانی خانی ڕاپەڕاندنی بزوتنەوەکە دەستیان لە کار کێشایەوە. تەنها لە یەک مانگدا داهاتی فرۆشتنی نەوتی کوردستان بە بۆری 200 ملیۆن دۆلار زیادی کردووە. بەڵام لە جیاتی خۆشبەختی خەڵک بووە بە ژێرباری گرانی نرخی نەوت و بانزین و گازەوە. یەک مانگ لەمەوبەر بەرمیلێک نەوتی برند لە بازارەکانی جیهان تەنها بە 70 دۆلار بوو. ئەمڕۆ بەرمیلێک نەوت بووە بە 84 دۆلار. بەوەش داهاتی مانگانەی حکومەتی هەرێم تەنها لە فرۆشی نەوت بە بۆری 202 ملیۆن دۆلار زیادی کردووە. بەو پێی ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت دەفرۆشرێت کە بۆ هەر بەرمیلێک 14 دۆلار داهاتەکەی زیادی کردووە. لە کاتێکدا حکومەتی هەرێم خەنی بووە بەهۆی بەرزبوونەوەی داهاتی نەوت بەڵام خەڵکەکەی ئەم هەرێمە بووە بە ژێرباری گرانی سوتەمەنیەوە و بەرمیلێک نەوتی سپی ماڵان بووە بە 150,000 دینار و لیترێک بانزین بە 1000 دینار و بتڵێک غاز لە هەولێری پایتەخت تاکو 14,000 دینار بەرز بۆتەوە. ئەتان بارزانی ئەندامی پێشووی سەرکردایەتی پارتی جوڵەکانی چڕ دەکاتەوە و ئەگەری دروستکردنی حیزبێکی نوێژ لە بەردەمیدا کراوەیە. بە گوێرەی زانیاریەکانی دیپلۆماتیک ئەتان بارزانی دەیەوێت بۆ جارێکی دیکە حیزبێکی نوێ دروست بکات و لە ئێستادا بۆ ئەو مەبەستە سەردانی ئێرانی کردووە. ئەتان بارزانی بەر لە 4 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان هەرێمی کوردستانی جێهێشت و بەناڕاستە و خۆش ئاشکرای کرد کە ئەو دەنگ نادات و وەک ناڕزایەتیەک هەرێمی جێهێشتووە. لەو کاتەشەوە ئەتان بارزانی لە ئێرانە و بڕیارە لە ماوەی 10 ڕۆژی داهاتوودا بگەڕێتەوە هەرێمی کوردستان. لە ماوەی پێشوودا زنجیرەیەک دیدار و کۆبوونەوەی لەگەڵ خەڵکانی نزیک لە خۆیدا کردووە. ئەتان بارزانی لە پەیجەکەیەوە هەموو کۆمنتانەی لای کردووە کە داوای لێ دەکەن هێزی نوێ دروست بکات و پێدەچێت هەنگاوی داهاتووی دروستکردنی حیزبێک بێت لە هەرێمی کوردستان. پێشتر ئەتان بارزانی حیزبێکی دیکەی دروست کردبوو بە ناوی حیزبوڵای کوردستان کە لە ئێرانەوە نزیک بوو. هێزی چەکداریشی هەبوو بەڵام دواتر لە ژێر فشاردا دەستبەرداری حیزبەکەی بوو چووەوە ناو پارتی.